خوا ژنی کورد لە کوردستان وەکو شاژنە ژێ ئیشی چی و حاڵی چی بۆ خۆی دانیشتووە پیا و حەماڵێتی کرێکارێتی شاگردێتی والله خزمەتکارێتی هەموو شتێکێتی هەرە والله لە ژنی کوردی سراحەتتر نییە من باسی زۆری ناکەم پیا و هەموو شتێکی بۆکا لە دنیاە وەقەڕنە فی بیوتیکونە ئەو ئیسلامە ژوای کردووە ئافرەت ئاوا ڕێزی لێ بگیرێ و ئیسراحەت بێ لە ماڵەوە ڕاستە پەروەردەکردنی مناڵ قورسە بەڵام لە ئەوروپا هەم ئەبێ مناڵش پەروەردە بکەیت و هەم ئەبێ بڕۆی شەفتێکی بەخۆی بشکیت پیاوەکەت لەگەڵ تا ئیکاتە دوو بەشەوە ففتی بەشتی ئەم گیرفانی جیایە ئەو گیرفانی جیایە ئەگەر تۆ ئیش نەکەیت ئەو ناتوانێت بەتەنیا فریای تۆ مناڵەکانیش بکەوێت بەڵام لە کوردستانی خۆمان من باسی ئەوانە ناکەم کە بۆ خۆیان کاریان هەڵبژاردوو بۆ خۆیان بوونە بە مامۆسا و مۆزەف من باسی زۆرینەی ئافرەتی کورد دەکەم بەڕاستی پیاوی کورد مردانە نایەڵێت ژنەکەی ئیشکا و لە ماڵ و خزمەتی ئەکات ئەرە والله شاژنن بۆ خۆیان والله ژنی کورد سەحەت و ئیسراحەت